دەمێت کە پەکەم کەوتووە لە گۆرانیە ئەگی نایزە دەسە گوڵایکم دانانێ تەندروستی شۆنە قوربانەوە دەسە وەزعی باشە ئەوها ئاتاچوو دەلیل کەوتووە پێشەوە وەزعە واتەمە درێژبی کاری تازە چی بەدەستەوە بەنیازی چیت وەڵام دیازی خۆشیم ئاوا خۆشی ببێن و هەرەوە میێوان پەزێری بێ و ئیبڕۆ گشتمان دڵمان کراوەتەوە و ئێوە زەحمەتان کێشا و خێر بە سەری هەردوو چاوم لە پۆستەرەکەیان نووسرا بوو زیاتر لە 1000 ئاواز و گۆرانی کوردی و هەیە دەرە زیاتریشە بەخوا حساب ئاکرێ پۆبن وەرێک گۆرانیم زۆرە بوو بەنیازی گۆرانەکانە زیاب بکەی بۆ لە مەودووە ناتە پەکەم کۆت بناخۆ لە دەمێت کە پەکەم کۆتووە لە گۆرانیە ئەگی نایزە دەسە گوڵایکم دانانێ ئەی بەنیاز نەسیحەتی چی گەنجەکانەی کە تازەیەنە ناو هونەرەوە وەڵاهی بێدەوارم خۆشیان بێ و گەنجێکی باش بن و وڵاتمان خۆش بێ و سەرکەوتوو بێ و ئیسراحەتمان بێ و خوا لە شەڕ و شۆر لامان بە و هیوام خۆشیتانە بە خۆشی بمێنن ئینشاءالله مامۆستا گۆرانی کوردی چۆنە ئێستا چۆنەی بینی لە ئێستایە هونەری کوردی چۆنە باش خۆی باش باش دەخوای نییە ئەگەلەیم چێ ناهۆڵا حەزەکەم دنیا گۆ هەنۆر بەر بێ سەرچاو یەخواتە من درێژبی مامۆستا زۆر سپاس بۆ بەڕێستان